سەرباری هەموو ئەو چێشە و قەیرانانەی کە هەن لەو باوەڕداین کە دەبێت پاراستنی ئازادی ڕادەربڕین یا کارکردن بۆ پتەوکردنی بنەماکانی ئازادی ڕادەربڕین یەکێک لە ئەولویەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت وەکۆی کە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە زەختی لەسەر کراوەتەوە. بە نیگەرانیەوە ڕای دەگەێنین حاڵەتەکانی پێشەلکاری بەرامبەر بە میدیا و میدیاکاران هەر تەنها لەلایەن لایەنەکانی دامەزراوەکانی دەوڵەتەوە نەبووە، بەداخەوە ژمارەیەکی زۆریش لەو پێشەلکاریانەی لەو دۆسیانەی پێشەلکاری کە لەلایەن تیمەکانی ئێمەوە تۆمارکراوە لەلایەن خۆپیشاندەران و کەسانی خاوەن بەرژەوەندی یا بەشدارانی گردنەوەکانی ناڕەزایی دژ بە میدیا و میدیاکارەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان کراوە کام خاڵەت جێگای هەڵوەستە و نیگەرانیە. بە شێوەیەکی گشتی تیمەکانی ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە ماوەی ساڵی 2022 بەپێی ئەو میکانیزم و ڕێوشەنەی لە بەردەستیانە بووە بەپێی ئەو فۆرماتی کە ئێمە کارمان لەسەر کردووە 259 دۆسیەی پێشەلکاریان دژ بە میدیا و میدیاکاران لە سەرتاسەری هەرێمی کوردستان تۆمار کردووە. 259 دۆسیەمان هەیە دۆسیە پێشەلکاری وەکو کەیس کە 399 ڕۆژنامەنووس و پامنێری دەستگاکانی میدیایی بە شێوەیەکی گشتی دەگرێتەوە و بەشێکی زۆر لەو دەستگیرکردانەش لە دەرەوەی بڕیاری دادگا و دادوەری بووە بە شێوەیەکی عەفەوی دەستگیر کراون و هەندێکیش لەوان بە پڕکردنەوەی بەڵێننامە ئازاد کراون. بەنسبەت ڕێگری لە ڕووماڵی میدیایی کە بەرفراوانترین حاڵەتی پێشەلکاریە لە هەرێمی کوردستان تیمەکانی ڕێکخراوی ئاشتی و ئازادی 113 دۆسییان تۆمار کردووە کە 185 ڕۆژنامەنووس دەگرێتەوە.